21 سالیا êrişên 11 Septemberê duh li Amerîka çawa hat geran. Leşkerê Ukrayna piştketina li berokên şerê lê dijî Rûsya bi dest dixin û kampêna hilbijartinan li meha şeşhavîna bê li Tirkiye dest pê dikin. تاوتوێکردنی ئەنجامە بەرایەکە لی 21 سالڤەگەڕا êrişên 11 Septemberê li roja kabe barana New Yorkê Emerîkiyan bi dilên xemgîn bîreweriya 2753 qurbaniyan di wê êrişa wê rojê de li navenda bazirganiya cîhanê lê New Yorkê jiyana xwe ji dest dayî geran. Her li bîreweriya wê rojê jî duh serok Joe Biden li Pentagon Wezareta Berevaniya ew bîrewerî gêra û rêz lê tevaya 2996 قوربانیên vê êrişê girt. Wî got ez dizanim ku ev bîrewerî ji bo we yên ku kesekî xwe ji dest dayîn emrek dirêj e. Xanimayekiya Amerîka jî li wê meydana Pennsylvania ku firoka sêyem lê ketibû xwarê. Ew bîrewerî gêra wê got 11 Septemberê em hemû guhertine lê em li bîra yan ew li bîra me tîne ku em dikarin bibin meşxel di tariyê de. بمرة صالح دمي جر راستخوا جبو كون بزانن كاني او بيروري يعني شاهد جران لديسان ما دخواز بزانن صالح دم باش بشتي يعني وي 21 سالين وي اريشي يعني جرنجيا جيرانا في روجي افصل شبو جبو تايبه جبو نفشين نو بله دخل يعني ام دزانن ايرو 12 ايلوني روجكي بشتي بيرانينا 21 ساليا ایریشن تروریست لسر امریکای بگشتی ام دزانن روجک دو وقت جی آنی زمان روجک غمگین بو لی امریکا دخوازه وی غمگینی بکه تشتکی سمبولیک بکه کو د آستکی دا کو ام ببیجن روج بروج آراسته نفش نوی امریکا بکه وینه وین دلتزین ام ببیجن و ایشهان وگو هزه بو ام ببیجن روبروبونه که بو نزیکی هف ببن که لدیجی ترورل به چه جورین هو تروره به چه امریکا و چه سرانسری جهار راوستن امریکا به بریاره که اف بیر آنین ببا تشتکی سمبولیک که هر ببا بانک جبو شر الدیجی تروره نکتنی الناف امریکا برای سرانسری جهانی جی صالح البيرامتي اللي دامي كو او ايرش هاتن كرن تفضع يعني البيرامتي كو تشاوا امريكي اللي دامي هاف قرتيبون يا قرتيبون لانها ام دبين جداهين ما ظن برا هاردو بارتين سياسيين امريكا ده هنا قالوا اف بيروري چندي الي كار بجبو لهفني ذكرنا جداهين جواكن امريكي ده بله داخل ام دزانن یا وقت گوت یعنی راست ناکوکی سیاسی هنه و به تایبتی دمن هلبجارتنان دا جام زانی جی ای سال ببیشن دمکدن هلبجارتن نیو دمن امریکا دبن اف ناکوکی درد کوین پیش لد و رودانه به تایبتی باوا کی دست نشان کری دا او ناکوکی در ناکوین پیش بهتر امریکا وکو ولاتی کی یگرتی لدجی تروره یگرتی او بيجن لدجي هر ايريشا كتروریست چه در جهانی بده با ام دزانن کو 5 سروکین امریکا دناوان دجی سروکین ها بایدن سروک بیل کلینتون جورج بوش باراک اوباما و دونالد ترامپ وانا هر یکی به شیوه خو اف ترور رد کر يعني ترور به هر شیوه کی رد کر و ام بيجن دلسوزیان خو به وان کسین ام ببیجن قربانیان را و کسو ناسین وان را آنین زمان اف نشانه وی که اکو شر ترور تشتکی ام ببیجن امریکی لحفظ کنته دا و ناکوکین دوی درباره دا هیلک سوره که زوزو نه سروک نه پارتی نه آلیین سیاسیین امریکی دکارن درباس کنش برکو ترور زیان دیگه برجواندین امریکا هم لناو امریکا و هم جل دروی امریکایی
بەڵێ ساڵح مەدید جیک و ژدەمی دەستپێکردنا وی شەڕێ لە دژی تیرۆرێ پشتی 11 سپتەمبەرێک و سەرۆکاتیا جۆرج دەبلیو بۆش بوو لەبێرا هەتانە ئاژی ئەو سەرۆکین و هاتین تم ئەو شەڕ هەر بەردەوام کردە و بۆ نمونە دەمێ سەرۆکاتی هەرێک شواندا گۆڕینێک مەزن یان ڕووداوەک مەزن چی بتایبەت دلێدانا ڕێبەرین ڕێخستیان تیرۆریستی ڕاستە و دەخیل بە تایبەتیژی ئیساڵ یعنی شتێکی باڵکێشە بیرامانی ئەم ببێژن سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ڕاگەهاند مەها بەرێ کوی ئەیمەن زەواهری جیگرێ سەرکردەی ئەلقاعیدە ئوسامە بن لادن کو ئەوژی 2011دا دەبن سەرۆکەوە دەما سەرۆکتیە باراک ئۆباما دەهاتبوو کوشتن هاتە کوشتنجی ئەڤژی نیشانەوەیەکیە کو ئەف بوونەیە 11 ئیلونێ دێ هەر بمینە نیشانێک سمبۆلێک ji بۆ بەرخوادانە ئەمریکا لە دژی تەرۆری و هەروەسا تێگوتن و ئەلزەواهری ئەو بووکوی ئەو نەخشێڤێ ئێریشێدانا بوو لەش دەست پێکەوەرە ساح دەمیجار گەلکی سوپاس خۆش. 2 مانگ پاش هەڵبژاردنەکانی میدتێرم سەرۆکی ئەمریکا جۆ بایدن و دیموکراتەکانی دیکە یەک دەگرن لەسەر استراتیژیەک کە هیوادارن یارمەتیان بدات بۆ هێشتنەوەی زۆرینەیان لە کۆنگرێس. ئەوان تیشک دەخەنە سەر دەستکەوتەکانی یاسادانان لە هەمان کاتیشدا لە ڕووی سیاسیشەوە دڵسۆزانی سەرۆکی پێشوو دانەڵد ترامپ جیا دەکەنەوە. راپۆرتی پاتسی ویدەکاسوارە. سەرۆکی ئەمریکا جو بایدن ڕۆژە عینیە لە ئۆهایۆ بۆ بۆهاندانا یاسایەکانیان پەسەندکردی بۆ دروستکردنا کۆندێکدارن ئەلکترۆنی بەشێک ji گەریاناوی لە وڵات دیارکردنا سەرکەفتنن خو دووارە یاسادانانان کێمکردنا بەهای غازێ پەیداکردنا دەلیڤێن کاریە. ji demê ez ketîm de salatê aboriyê me 10 milyon delîveyên karî afirandine. Di heman dem de Biden behsa li angirên serokê berê Donald Trump kirin ku gelek caran dibêjne komariyên maga an ku Amerîka carek adî mezin bikin ku dirûjmê kempênên helbijartinên Trump e. Komariyên tundreyên mega xwestine paş diherin pir bi tûreyî, tundî, nehezî û dûberekiyê. بو سرکفتن بسر کمارین ماگا ده هلبجاردن نیوین کنگرسی آنکو مترم لحیوه 11 دا بایدن و دیموکرات دوی هیویه دانه که یکگرتن دیگل بشه سر بخویان و کمارین آسایی دروز بکن. لحشت مطرسی هنک و در انجام به هنک هورین. وی شهر دژی من راگهان وی شهر دژی نیوا امریکای راگهان و به تایبەتی وی گوت کسی دنگی خو ندا بته من او دژمن ولاتیه او سرهلدایه و او فاشیسته. دیموکرات هلوشاندن قانون اجبر خبر نازاروکان جعالی دادگاه بلند یا امریکا و بکارتی نیت و مفاجی ورد گرید. کماریان هیزکا مزن ویگلی جن شیار کرنه. او دی پیتوی هر هاریکاریه که بن که او دشین به دست بخن. ده سیاست امریکا دا با پرانی پارتیا دست حالات دار ده هل بجارتنین می ترم داب سر نکفتیه. زیده باری و کماری دخوازن قازان جلگرینا FBI لمالا ترامپ لفلوریدا و ور بگیرن و اف پنگاوه شرمزار کرن. همو بزاوین کماریان بو تورا کرن و هاندانا آلیگرین خونه و او دیاردکت کو پیشوچونک دجی دیموکراتان کرینه لیتا چرا دک او بسیارک آوکری دمینت. دیموکراتان پرانیه که گلک کم ده جواتا سیناتوران یا 5-5 دهنه و ده جواتا نونران ده 219 دیموکرات 211 کماری 5 کرسین والا هنه. ده هیوا 11 همی 435 کرسین کنگرسی و 35 کرسی جساد کرسین سیناتوران ده هنه پر کرن و 36 ولایت جی 5 ولایت ان امریکا ده فرماندار خو هل بجیرن. جبو پاسی ویدا کسوارا هاتین مای دنگ امریکا. هر سال مهانه ایلونی ریبرین ولاتین جیهانی تین نیویورکی لآوهیا نتوینی گرتی آماده جوینین انجمنی گشتین نتوین گرتی دبنو برو باورین خو ولاتین خواه هف پاردکن چما اف جوین یا سالانه هندی گرینگا اف نبروکی راپورتکا دنگی امریکا هەموو ساڵێک لە سێشەمەی مانگی نۆدا سەرنجی جیهان دەخرێتە سەر شاری نیویۆرک. ئەمەش بەهۆی هاتنی سەرکردەکانی جیهان بۆ بارگای ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لەو شارە بەمەبەستی بەشداریکردنیان لە دانیشتنەکانی ساڵانەی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتوەکاندا. سەرکردەکانی وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان هەموو ساڵێک مانگی نۆ دێنە نیویۆرک بۆ ئەوەی تاوتوێی پرسە گرنگەکانی وڵاتەکەیان و جیهان بکەن و بیانخەنە بەرباز. پرسەکانی وەک گۆڕانی کەشوهەوا و پەتای کۆڤید یان ململانێ ناوچەیەکان بەشێکن لەو پرسانە کە دەخرێنە بەرباست و مشت و مڕیان لەسەر دەکرێت.
هەروەها دانیشتنەکان دەتوانێت دەرفەتێکی گرنگیش بێت بۆ سەرکردەکان کە بە شێوەیەکی فەرمی و نافەرمی لە نیویۆرک کۆ دەبنەوە و بگرە هەندێک جاریش هەر ئەم بەرکەوتنانە ببنە هۆی پێشکەوتنی وڵاتێک. ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان بە شێوەیەک لە شێوەکان وەک پەرلەمانێکی جیهانی وایە کە هەر یەک لە 193 وڵاتی ئەندام تێیدا خاوەنی یەک دەنگن و سەرۆکی ئەنجومەنەکەش کە لەلایەن ئەندامانی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکانەوە هەڵدەبژێرێت ساڵانە دەگۆڕێت. دوای مشتومڕی پرسەکان لە کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتووەکاندا پێشنیارەکان پێشکەش بە ئەنجومەنی ئاسایشی ئەو ڕێکخراوەیە دەکرێن و هەروەها لەو کۆبوونەوانەدا ئەندامانی کاتی ئەنجومەنی ئاسایشیش هەڵدەبژێرێن. هۆکارێکی ترکەوا دەکات دانیشتنەکانی ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان لە نیویۆرک سەرنجی زۆری لەسەر بێ دەگەڕێتەوە بۆ ئەو دەرفەتەی دەبەخشرێتە سەرۆک و سەرۆکوەزیرانی وڵاتانی جیهان بۆ پێشکەشکردنی وتار کە ئەمە ژوا دەکات بتوانن سەرنجی جیهان بۆ لای خۆیان ڕابکێشن. وەک وتارەکە یاسر عەرەفات سەرۆکی ڕێکخراوی ڕزگاری خوازی فلستین لە ساڵی 1974دا کە تێیدا گوتی ئەو خوازیاری دامەزراندنی دەوڵەتێکی فلستینیە بە هاوبەشی مسلمانان و مەسیحی و جووەکان و هەروەها بە جەخکردنەوە لە سەرگرنگی دیپلۆماسی گوتی لەقێکی زەیتون و تفەنگێکم لەگەڵ خۆم هێناوە و مەهێڵن لەقە زەیتونەکەم لەدەست بکەوێت. بەگشتی سەرکردەکان لەو دانیشتانەدا نزیکەی 15 خولەک مافی لێدوانیان هەیە، بەڵام لە مێژووی دانیشتنەکانی ئەو ئەنجومەنەدا هەندێک ئیستیسنای دیاریش هەن، وەک وتارەکەی فیدل کاسترۆ سەرۆکی شۆڕشی کوبا و سەرۆکوەزیرانی پێشووی ئەو وڵاتە کە لە ساڵی 1960دا بۆ ماوەی 269 خولەک لە ئەنجومەنی گشتی نەتەوە یەکگرتووەکان ئاوتاری پێشکەش کرد و گوتی کاتێک فەلسەفەی تاڵانکردن و دزی نەمێنێت ئەو کات فەلسەفەی جەنگیش نامێنێت. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن. شا چارلز لە بەردەم پەرلەمانی وڵاتەکەیدا گوتی پەیڕەوی ڕێبازەکەی دایکی دەکات و بەڵێنیدا بە دڵسۆزانە کارەکانی بکات. لە مەراسیمێکدا لە هۆڵی وێستمینستەر کە کۆنترین باڵەخانەی پەرلەمانە چارلز وتارەکەی بۆ خانەی سەر و خواروی پەرلەمان تەرخان کرد بۆ ڕێزگرتن لە دایکی و بەڵێندان بۆ بەرزڕاگرتنی بنەمای حکوومەتی دەستوری. سەرۆکی ئەنجومەنی لۆردەکان و ئەنجومەنی وڵاتانی سەر بە پادشایی بەریتانیا لە میانی مەراسیمەکەدا هاوسۆزی خۆیان پێشکەش بە پادشایی نوێ کرد. هەروەها چارلز ڕێزی لە پەرلەمان گرت و وەک ئامڕازێکی گرنگ بۆ دیموکراسیەکی زیندوو ناودێری کرد. ئەمەش لە کاتێکدایە کە کاروانی تەرمی شاژن ئەلیزابێتی دووهەم بەڕێگاوەیە بەرەو لەندەن کە بڕیارە ڕۆژی دووشەممەی ئەمما ببوورە ڕۆژی 19 ئەم مانگە بە خاک بسپێردرێت. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. لە ڕۆژە 200 یا دەستپێکردنا شەڕی رووسیا لە دژی وڵاتەوی سەرۆکی ئۆکرانیا ڤۆلۆدیمیر زەلەنسکی پەسنا لەشکرێ وڵاتی خوادا کارمەندێن ڕەوشە هاوارتە و هەموو وڵاتیان ji دەردی vî شەڕی dinalin. Degotara şeva doh yekşemêda Zelenskî spasiya serbazên Ukrayna kir ji bo ji navberna 2000 tankên dijminan 4500 zirîpoşên wan û pitir ji 1000 sistemên wan yên beravaniyê 250 firokên şerî 200 helîkopter 1000 dron 15 gemî û hezaran dezgehên diyên serbaziyên Rûsî. Zelenskî got jî ew pişt rast bû ku hêzên welatî wî dê rojên giran yên dagirkirinê derbas bika û rêka serketinê jî jê re vebe. Serokê Ukrayna eftî binîdan li demê ku serbazên welatî wî serketinan bi dest dixin di şerî de lê bakurê rojhilata welatî. Azadkirina Erdê ku Rûsya dagîr kirî bû sedemê ku Rûsya hêzên xwe ji herêma Xarkîv vekêşa û ji mareka mezina Çek û Cebilxanî jî li piştxwe hêlaya. پاش هێرشێکی ئاسمانی بڵێسەی ئاگر لە وێزگەیەکی کارەبا لە ناوچەیەکی ڕۆژاوای کەنار خارکیف بەربوو.
دووکەڵێکی زۆر بە ئاسماندا بەرز بووبەوە و تیشکی پرتەقاڵی ئاگرەکەش ئاسمانی ڕووناک کردوتەوە. کاربەرسانی ئۆکرانیا دەڵێن دووەم گەورەترین وێستگەی کارەبای وڵاتەکە لەلایەن رووسیاوە هێرشی کراوەتە سەر. پاش هێرشەکەی شەوی یەکشەمە شارەوانی خارکیڤ ئیهۆر تێرخۆڤ لە کەناڵی تێلەگرامەکەی نووسیوێتی ئەو ڕاستیە ناشارمەوە کە زیانەکانی هێشتا هێرشە ئاسمانەکان زۆرن. بەپێی بەڕێوەبەرایەتی هەرێمی خارکیڤ بەلانی کەم کەسێک لە وێستگەیە کوژراوە. دوه یەکشەمێ دیسان سەربازین ئۆکرانیا وێنە و ڤیدیۆ دیگرتن دەماوان ئاڵایە وڵاتی خۆ لەسەر ئەردی ڕزگارکردی لە هەرێما خارکیڤ ji destê hêzên Rûsî bilind dikirin. Vîdyoyên serbazan li Brochova kêşandîn diyar dikin ku serbazekî Ukraynî bi piyan diçe ser alaya Rûsya berî ku alaya welatê xwe bilind bike. Alayên Ukrayna li ser hinek avahiyên Xarkîv jî hatine bilindkirin. Serbazan vîdyoyek dî ji navendê Îzyûm weşandiye ew bajar navendek giringa komandariya hêzên Rûsî bû û her wesa ji bo gihandina dezgeh û alîkariyên dî ji bo berokên şer. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئازیزان قەیرانە سیاسیەکانیش لە عێراق بەردەوامن و لایەنەکانی عێراقیش هێشتا نەگەیشتون بە ڕێککەوتنێکی تەواو تا بتوانن حکوومەتی وڵاتەکەیان پێک بهێنن نزیکەی 11 مانگ پاش هەڵبژاردننی ئەو وڵاتە. دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیانەوە تا بزانین چی نوێ هەیە لەوێ. دڵشادەم کاتت باش. دەکرێت پێمان بڵێ ناکۆکیە سیاسەکان لە عێراق بەچی گەیشتون؟ ئایا هیچ نزیک بوونەوەیەکی لایەنەکان هەیە بۆ پێکهێنانی حکوومەت؟ بەڵێ ناکۆکیە سیاسەکانی عێراق تاکو ئێستا وەکو خۆی ماوەتەوە و بارودۆخی عێراق پێ بڵێن هەر لە چەق بەستوویدایە و تاکو ئێستا لایەنە شیعەکان نەگەیشتون بە هیچ ڕێکەوتن و هیچ لێکتێ نەگەیشتنێ و ئەوەی کە تاکو ئێستا دۆخەکەی ڕاگرتووە مەسەلەی چلەی ئیمام حسێنە کە لایەنە شیعەکان سەرقاون بە چلەی ئیمام حسێنەوە و دۆخەکە تا ڕادێک بە چەق بەستووی ماوەتەوە. بەڵام تاکو ئێستا هیچ دەرەچەیەکی سیاسی و یاسایی نەدۆزراوەتەوە کە جێی ڕەزامەندی سەدر و لایەنە شیعەکان بێت. بەڵام ئەوەندەی کە معلوماتەیە کە تاکو ئێستا لایەنە شیعەکان سوورن یاخود پێداگرن لەسەر ئەوەی کە دوای تەواوبوونی چلەی ئیمام حسێن حکوومەت هەوڵ بدەن بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق و تاکو ئێستا خواستەکانی ڕوتی سەدریان بۆ هەڵوەشاندنەوەی پەرلەمان و حکوومەت ڕەت کردوێتەوە و چاوەڕۆ نەکرێت لە دوای تەواوبوونی چلەی ئیمام حسێن و زیارەتەکانی کەربەلا و نەجەف ڕەنگە گەڕێکی تری ململانیە دەست پێ بکاتەوە بە تایبەتی کە لایەنە شیعەکان یانەوێت بەبێ حسابکردن بۆ سەدر ئەنگاوی پێکهێنانی حکوومەت بنیان وە سەدری تاکو ئێستا ناڕازیە. بەڵێ دڵشاد دەزانین سەرۆکی پەرلەمان محەممەد حەلبوسی و هەروەها سەرۆکی هاوپەیمانێتی سیادا خەمیس خەنجەر سەردانی هەرێمی کوردستانیان کردبوو. دەمەوێت بزانم ئەنجامی کۆبوونەوەکان لە هەرێمی کوردستان چۆن بوون؟ ئەنجامی کۆبوونەوەکان بە پێی و زانیاریانەی کە من لە بەرپرسانی هەرێمی کوردستانەوە وەرم گرتووە ئەنجامی کۆبوونەوەکان ئەوەیە کە حەلبوسی و پارتی دیموکراتی کوردستان و خەمیس خەنجەر و لایەنەکانی نێو عەرەبی سوننە لەگەڵ پارتیە سەرباری ئەوەی کە ڕێکەوتنەکەیان لەگەڵ سەدرا درزی تێکەوت تا ڕادێکیش هەڵوەشایەوە بەڵام تاکو ئێستا پەیوەندی نێوانەوان چڕ و بتەوە و بەبێ یەکتری هەنگاو نانێن. بۆیە بە پێی زانیاریەکان دوێنێ لە کۆبوونەوەکە بڕیاریان داوە کە ئەگەر حکوومەتیش ڕازی بن بە هەڵوەشانەوەی حکوومەت یاخود بە داواکاریەکانی چوارچەوەی هەماهەنگی دەبێت هەر یەک لە کاندیدی سەرۆکۆزیرانی عێراق محەممەد شیاع سوودانی و کاندیدی سەرۆکۆماری عێراق ئەمە داواکاری ئەوان بووە گۆڕینی بەسەرابێت. بۆیە ئەمە داواکاری ئەوانە ڕەنگەم داواکاریانە بخەنە بەر چوارچەوەی هەماهەنگی و بیکەنە مەرجی
لەبەرەوە چوارچەوەی هەماهەنگی پێویستیان بە پارتی و عەرەبی سونەیە بۆ ئەوەی بەشدار بێ لەگەڵیان لە پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراقا. بەڵێ باشە دڵشاد هۆی چی بوو کە عەرەبی سونە و هەروەها پارتی دیموکراتی کوردستان لە سەدر دابڕاون؟ بەڵێ بێگومان دابڕانی عەرەبی سونە و پارتی دیموکراتی کوردستان لە ڕەوتی سەدر دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە وەکو هەندێک لە بەرپرسانی پارتی باسی ئاماژەی پێەکەن بە تایبەتی لەو لێدوانەیە کە بەلای خۆیانەوە نییە خودەوانی کە ئێمە قسەیان لەگەڵاکەین باس لەوەکەن کە سەدر مووقفی ثابت نییە و زۆر جار هەندێک بڕیارەدا کە ڕەنگە ڕاوێژی بەمان و بە عەرەبی سونەش نەکا بە تایبەتی کە ئامان پێکەوە هاوپەیمان بوون کە بوو بۆ هەر هەنگاوێکی سیاسی پێشەوەی هەنگاوەکە بنبێت ڕاوێژ لە نێوانیاندا هەبێت و ئەوان پێیان وایە کە سەدر لە پەرلەمان کشایەوە ئەمە هەڵەیەکی استراتیژی گەورەی کردووە پێیان وایە کە خۆپشاندانەکانیشی ئەنجامێکی ئەوتۆیان نەبووە ئەمە جارێکی تر سەدری تووشی شکست کردوێتەوە بۆیە نایەنەوێت ئەو هەڵەیە کە سەدر ئەنجامیدا لە کشانەوە لە پەرلەمانی عێراقمان دووبارەکەنەوە بۆیە داواکاریەکەی سەدریان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بۆ کشانەوە لە پەرلەمانی عێراق ڕەت کردەوە بۆ یامان ئێستا تقریبان سەرباری دابڕانیان لە سەدر بەڵام پارتی دیموکراتی کوردستان و عەرەبی سونە تاکو ئێستا ڕێکەوتن و هەماهەنگی لە نێوانیان داماوە. بەڵێ دڵشاد ئەنوەر پێام لێرمان لە گەرمیان سوپاس. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. یەکێتیا گەمیین بازرگانیە یۆنانستانی دەبێژە ئیران ڕازی بووە دەستێندووگە میوانی نوان ئازاد بکە لە مەها پێنج گولانێ دکەنداویدا گرتبوون وەکنە ڕازیبوونێ لەسەر دەست بەسەرداگرتنا گەمیەکە بارهەلگرا نەفتەیە و ئاڵای ئیرانی لەسەربوژ ئالی ئەمریکاوە لە یۆنانستانی ئەو ببوو سەدەمێتێک چوونە پەیوەندیین ئەثینا و تەهرانێ لانە گەمیان نەفتەیە و ئاڵایە ئیرانی لەسەر بوو لە مەهاچار نیسانی یۆنانستانی دەست بەسەردا هاتبوو گرتن و ئەمریکا دەست بەسەر هەنێک ژێ بارێ وێ دەگرت ji ber تۆلە و جزاین لەسەر ئیرانی. گوتەربێژی وەزارەتی دەرەوەی ئێران دەڵێت ئێران ئامادەیە بەردەوام بێت لە هاوکاریەکانی لەگەڵ ڕێکخراوی چاودێری ناوکی نەتەوە یەکگرتوەکان. ناسر کەنعانی لە لێدوانەکەی ڕۆژی دووشەمەیدا داواش لە ئاژانسەکە دەکات ملکەچی فشارەکانی ئیسرائیل نەبێت لەسەر چالاکی ئەتۆمیەکانی تاران. بەڕێوەبەری ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆمی ئەمڕۆ دووشەمە کۆ دەبێتەوە دوای 3 مانگ لە پەسەندکردنی بڕیارنامەیە کە داوای لە ئێران کردووە وەڵامی باوەڕپێکراوی لێکۆڵینەوەکانی ئاژانس کە بداتەوە کە لە 3 شوێنی ئێران شوێنواری یۆرانیۆم دۆزراونەتەوە. و هەر ئیرۆ دووشەمبێ ناسر کەنعانی بەردەفکێ وەزارەتە دەرڤایە ئیرانê got ئەو دەبێت چ شەرت و مەرج دانوستاندنان بە عەرەبستانە سوعودی ڕابکن. وی داخواز ji Riyadê kir bi awayekî erênî werin pêş ji bo başkirinatii keliyan. Kenanî gote konferansek çepemeniyê ku Îran dê bi şêweyek kêrhatî bersiva her kiryarekî erêniyê Suudiyê bide. Li sala 2016 geliyên her du welatan xirab bûn ji ber piştevaniya wan ji bo komelên cuda cudayên şer li Yemen û Sûriyeyê. بەڵێ ئازیزان لە ماوەی داهاتووی بەرنامەکانیشمان چەند بابەتێکی ترتان پێشکەش دەکرێت لەوانەشدا هەڵمەتەکانی هەڵبژاردن لە تورکیا و هەروەسا هەڵبژاردنێن سویدیژی و هاتنەکردن لێ پشتی vê بهێنڤدانی. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. لە تورکیا هەڵمەتی هەڵبژاردن دەستی پێکردووە و لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش ڕەخنە لەو زمانە دەگرن کە حکوومەت بەکاری دەهێنێت لە کاتی هەڵمەتەکاندا. ئەیوب دمیر لەم بارەیەوە راپۆرتێکی ئامادە کردووە.
Türkiye êdîkete nav pêvajiya hilbijartinê hemû karûbarên desthilatî û oposyonê tevahî li gorî vê nav hilbijartinê birêva diçe. Durmadan, dinlenmeden yolumuza devam ediyor. Li ber vî jî zimanên ku ji aliyê desthilatiyê ve tê bikaranîn ji hêla partiyên oposyonê ve jî tê te rexnekirin. Heke tiştekî derasayî nebe dê di hezîrana 2023 da wê hilbijartin were çêkirin. Li ber vî jî hêlekê da desthilatî di hêla din da jî mêza şaşmendî amadekariyê xwe dikin. Lê partiyên oposyonê li ber ewlekariya hilbijartinê û zimanê ku desthilatî bikartîne di nav fikaran dane. Alîkarê serokê giştî yê Partiya Devayê van metirsiyên xwe wiha diyar dike. Biz siyaset dilinin öncelikle düzeltilmesi gerektiğine inanıyoruz. Em ji berî her tiştî dixwazî zimanê siyasî were guhartin. Zimanê ku civakê ji hevdû diqetîne û nefretê zêde dike. Ev gereke were nehêlan. Lê mixabin şerîkên desalatiyê her kesê ji hevdû diqetîne jêk cuda û dûr dixe. Lê ev yek besî zimanî ji dan nema êdî li ser me êrişan jî pêktînin. Em wekû Partiya Deva gava nizîkê hilbijartinan dibîn, van êrişan li ser xwe dibînin. Özellikle onlara buradan şu mesajı veriyoruz. Di hêlekê da hilbijartin her ku biçe nêzik bibe jî lê di nav mêza şeşmendî da hin nakokî jî derdikevin. Di van demên dawî da gengeşiyên ku di navbera Partiya Baş û CHP da çêbûn vê yekê dide der. Gengeşiyên nav oposyonê ji aliyê desthilatiyê ve jî di nêz ve tê temaşekirin. Parlamenterê berê yê AKP Mehmet Hanifî Alır ku ana endamê AKP'ye ew amacê dike ku serokên oposyonê yên nav mêza şeşmendî di nav nakokiyan dane. Tiştekî ez dixwazim ku em jî bifikirin fehm bikin. Ev şeş partiyên ku tên barhevda dibêjin ji me re serî komartî nemihîme. Em dixwazin ku sîstema parlamenterî giraniyê wî hebe em li ser wî bisekinin. Ku wisa be mesela herî giring dibe serokvezîrtî. Lê dîsa jî piranî li ser serokkomartî bisekinin. Di ver da piçekî ez bi rastî tezat dibînim yani. Li ber nêzîkbûna hilbijartinê karûbarên desthilatiyê ji aliyê Partiya Demokratîk ya Gelan HDP ve jî bi tundî tê rexnekirin. Seroka giştî ya HDP Pervîn Buldan kampanyaya desthilatiyê wek rengekî êrişkar diyar dike. Li gorî Buldan jî armanca desthilatiyê çewsandina oposyonê ye. Seçim hazırlıkları Desthelat amadekariya hilbijartina herî zêde li ser tirs, çewsandin û tevliheviyê dixwaze diriz bike. Li ser welatên cîran gefeyan dike û derfetên şer dixwaze bi dest bixe û kompaniyek hilbijartinê saz bike. Desthelat binpêkirina mafin Kurdan û girtiyan dixwaze ji bo xwe bike beyannameya hilbijartinê. Nêzîkbûna dîroka hilbijartinê di nav hemû partiyên Tirkiyeyê dibe sedemeka tevgerê. Sê îtifaqên sereke, İttifaka Komarî, İttifaka Millet û İttifaka Azadî û KD jî li gorî plan û stratejiyên xwe amade dikin. Eyüp Demir, Dengê Amerîka, Ankara. أيوب دمير بأمر دنجي أمريكا لأنكاري إنها راسته خب مرة يا أيوب دم باش يعني دس بيكا كامبينا هالبجارتنان تشاوا دس بيك يعني تشاوا يا بقشتي وشما نزو يا هيج ده مهما أنا جبوا هالبجارتنان داخل راستي دویواری دا لیکولینوان کو سر کاری هالبجارتنی کار دکن راسته وجی وساده بیجن جارا یکم ال ترکیه gelek zu dest hilbijartinê hatiye kirin. Yani demin beri da çabû sê mehberê dest pê dikir her yek dikete hilbijartinê. Lê vê demê da em dibînin ku dibe ku li ser sîstema serokkomariyê ya hikûmeta serokkomariyê be jî li vê derê navbera oposyonê û desthilatiyê da rastî hilbijartin himama berî salekê dest pê kir. Heke derasa tiştek nebe ji xwe neh meşûn da me Haziranê 2023 da jî wê hilbijartin bêçî kirin. Di vê rewê da em dibînin ku hemû partiyên siyasî yani hem yê oposyonê hem yê desthilatiyê dest bi mîtînga kirin. Ev mîtîngana jî ji bo hilbijartinê ne.
يعني فيالي دواتو كان تماشا دكن دقادن ميتينغان دا تشتي كو تيغوتن بيترجي جالي اوبوزيسيون دا تيغوتن بشكل كي تندي در كبا بيش كو افاناجي لسر اوبوزيسيون ناراضي بني ديالك باش ايوب يا زخان بزعم يعني افقو جداهيه لعنين سياسي لسر مساله دا صلاتي وسيستمي سلوكاتي ويشندي جرينج بجدن درة يعني ويكاربن او لان باور ياخذ ديار بكل سيرفي برسيج دنگدران را او ببس دميكو او دنگدر برياري بدن كا دنگي بدن كي تشبي باشترا سلوكاتي سيستمي سلوكاتي كود صلاه هاري مازن بسلوكي را يعني سيستما برلمان كو بسلك وزير رايا دا صلاه داخل راستي برسيفا في برساته وبر از باورم پشتی نه مهشون دا و دیار ببه پشتی هلبجارتنه لی دا آنا دا امدکارم بیجن کو دستلاتی جخوا دبیجه يعني سری دا امبیجن ناف اوه دا دستلاتی دا ام پارتیانه یا MHP devlet Bahçeli dibêje endamê me diyar e em amade ne lê diana endamtiya opozisyona yani meja şeşmendî da ki wê bibe endam ki bibe endamê serokatiyê diyar nîne daliyê din da jî du gotin ana du ew li wê derê tê gengeşî kirin yek hikûmet yani ya hikûmeta serokkomariyê heye wê riya bisekine an parlamentoya berê yan jî parlamentoya hêz wê bê rojevê evana jî hê jî wet bîna gengeşî ser tê qise kirin bana bawerim ku rojên pêşiya medazî wê zelal bin باشا divê ew parlemanî nû bê helbijartin biryarê bida li ser wê guherînê ku çûkû beşekî dibe beşekî maka zagonî yan na ana mesela opozisyon anjî meza şeşmendî dibêje ku em dixwazin vê rewşahanê bigorin yani sistemê bigorînin ji bo wê jî berî ku endamê xwe diyar bikin lazim e em bingeha viya çê bikin û pêk bên yani zêdetir kar serviye heke ev yani em bêjin piştî hilbijartinê opozisyon bê serkar sistema ku dixwazin ev e heke ne serkar ji xwe sistema serokkomariyê Erdoğan wê bide berdewam باشا bi Kurtî Eyûb em dizanin ku di hilbijartinên borî da mesela aborî xema mezina xelkê bû û tim di qazanca AK Partî dabû di dûsê hilbijartinên derbasbûyî da niha astê yani mesela aborî di ast yani aborî Tirkiye di astê herî xirab de ya yani ev çi dibêje me gel bêjim hemû rojeva wî rastî aboriye yani hilbijartin nîne dibe ku siyasetmedaran jî vê derê da tiştan zêde derxînin pêş lê rojeva gel da aboriye ji bo ku her roj her dem hemama carna bi saetan hin tişt sarê wan bilind dibe ji bo wî jî weta ku çim bazarê viya dibînin wê çawa rast ve çi bibe em li gel nanî bazarê de jî qise dikin li gel pispora jî qise dikin rastî heyana kesek nikare tiştê dîtbar bibêje viyalî da بله ایوب دمیر پیامبر دنگی امریکا لانکاره راست خوب مرا بگل که سپاس هێشتا ناڕوونی سیاسی لە سوید هەیە دوای ئەوەی هیچ کام لە قەوارە سیاسەکانی ئەو وڵاتە نەیانتوانیوە زۆرینەیەکی ڕوونی حکومڕانی لە هەڵبژاردنەکاندا دەستەبەر بکەن و سەرکەوتنێکی زیاتر بۆ پارتی ئەو پەڕی ڕاسترە و دەرکەوتووە کە هێشتا دووەم گەورەترین پارتە لە وڵاتەکەدا لە کاتێکدا لە سەدا 94 دەنگەکان جیاکراونەتەوە پارتی ئۆپۆزیسیۆنی ڕاستڕەوی مامناوەند کە بریتیە لە دووهەم گەورەترین پارتی سوید دیموکراتەکانی سوید بە ئاستەم لە پێش سۆسیال دیموکراتەکان و بلۆکی چەپی مامناوەندی هاوپەیمانین کە سەرۆکوەزیرانی وڵاتەکە مەگدەلینا ئاندرسن سەرۆکایەتی دەکات کە هێشتاش دەستی لە کار نەکێشاوەتەوە. سویدەکان لە هەڵبژاردنێکدا دەنگی خۆیاندا کە سۆسیال دیموکراتەکان و چەپی مامناوەند هەوڵ دەدەن زۆرینەی خۆیان دژی ڕاستڕەوەکان بهێڵنەوە. ئازیزان بۆ تاوتوێکردنی هەڵبژاردنەکانی سوید دەچینە لای میوانێکمان تا خات و تاراتوانە سەرۆکی یەکێتی ژنانی پارتی سۆسیال دیموکرات. خات و تارا زۆر سوپاس دەکەم سەرەتا بۆ بەشداریکردنت لەم بەرنامەیەمان. دەمەوێت سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم لە ئێستادا ئەنجامەکانی هەڵبژاردننی سوید چۆنە ئەنجامە گشتیەکان؟
زۆر سپاس بەس ڕاستکردنەوەیەک من سەرۆکی ژنانی سۆسیال دموکراتم لە ستۆکهۆلم ڕاستە هەتاوکو ئێستا هەموو دەنگەکان تەواو نەبوون وەکو جەنابەت باست لە پێشێکی باست کرد بەردەوام لە بیانی ژماردنی دەنگەکانان بەڵام ئێمە سۆسیال دموکرات بەرەو پێشەوە ڕۆشتوین ئەتوانم بڵێم زۆریش بۆ پێشەوە ڕۆشتوین بەڵام بەداخەوە ئەو پارتانەی کە ئێمە هاوپەیمانیمان لەگەڵیانە هەیە بەو شێوە نەڕۆشتونەتە پێشەوە بۆ ئەوەی کە بتوانین زۆرینە بەدەست بێنین لە بەرەی دەستی چەپە ئێمە پێکاتوین لە حیزبی سنتەریانی حیزبی جوتیارەکانیان کە پێوترێ لەگەڵ پارتی چەپە بۆ لەگەڵ پارتی ژینگەیە بەڵام بەداخەوە کەسیان لەو پارتانە زۆر نەچوونەتە پێشەوە بە شێوەی پێویست بۆ ئەوەی کە بتوانین زۆرینە دەست پێ زۆرینەمان هەبێت لە پەرلەمانە هەردوو بەرەی چەپ و بەرەی ڕاست هەردووکیان وەکو یەکن ئێستا بینین کە بەرەی بڵین چەپ 49 بێت یعنی نزیکی 50 ئەوان 50 زیاتر بەرەبەر لای 50 و 51 ڕۆن بەڵام وەکوتم دەنگەکان بەردەوامی ئەژمێرێت تاکو ئێستا یعنی ئاشکران نییە کە بزانین کامیان زۆری ناهێنن. بەڵێ باشە خات و توانە دەزانین لە پاش ئەنجامەکانی دەنگدان ئەمجا دەست بە با بڵین هاوپەیمانێتی دەکرێت بۆ پێکێنانی حکوومەت دەمێت بزانم پارتی سۆسیال دیموکرات دەیەوێت لەگەڵ چ لایەنێکە هاوپەیمانێتی بکات یان هەر هاوپەیمانە کۆنەکانی دەهێڵێتەوە تا بتوانێت بگا بۆ ئاستی کە حکوومەت پێک بهێنێت. بێگومان ئێمە سۆسیال دیموکرات هەموو کاتێک داوامان کردووە کە لەگەڵ پارتەکانی ترە هاوپەیمانیمان هەبێت بەڵام بۆ ئێمە خەتێکی سوور هەیە کە ئەویش ئەوەیە کە پارتی نەژات پەرستی سوید کە ناویان دموکراتی سویدە بە هیچ شێوەی ئێمە نامانەوێت لەگەڵ ئەوانە کە پارتێکی باگراوندیان با بڵێن ناسیستن ئێمە نامانەوێت بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوانە هاوپەیمانیمان هەبێت بەڵام لەگەڵ ئەوانی ترە پارتەکانی ترە ئێمە بە خۆشحاڵی ئەمانەوێت و داواشمان کردو لەوە پێشتر کە ئەمانەوێت ئێمە هاوپەیمانی بکەین و پارتێکی تریشەیە کە با بڵێن پارتی کۆنسەرڤاتیڤەکان یاخۆ پێیان وترێت لە سویدا پارتی مۆدەرات لەگەڵ ئەوانە ئێوان ینی نە ئەندامەکانیانەوێت نە هاوڵاتیانەوێت ینی ئەو دوو حیزب بەبێکەوە ناتوانن هاوپەیمانی دروستکەن بۆ ئەوەی کە زۆرینە لە پەرلەمان بێنن بەڵام لە هەمان کاتیشە ئەوان هاریکاری ئێمەیان کردووە لەوە پێشتر لای بۆجەکە لە هەنێ پرسیارە ئەواتە پرسیاری بۆ نمونە دیفاع پرسیاری خانە نشینی بۆ نمونە پرسیاری وزە کە بڵێن پرسیاری گشتیە بە هەموو سویدەکان نەگرێتەوە لەبەرەوە لەو چەند پرسیارانە لە زۆر پرسیاری ترە ئێمە هاوپەیمانیمان کردو ینی پێکەوە کارمان کردووە لەگەڵ حیزبی مۆدەراتە. بەڵێ دەزانین ئەم هەڵبژاردنە یەکەم هەڵبژاردنە لە دوای ئەو بڕیاری سوید کە بۆ چوونە ناو هاوپەیمانەتی ناتۆ دەمەوێت بزانم هیچ کاریگەریەکی ئەو بڕیارە لەم هەڵبژاردنەدا دەرکەوتووە؟ بێگومان سەختە بزانین تاوە لەبەرەوە شیکاری نەکراوە تاوکوی ئێستا بزانین بۆ ئەوە بڵێن کاریگەری زۆری لەسەر هەبووە بەڵام ئەو ئامارانی کە لە پێشتر ئەکرێت پێش هەڵبژاردنەکان و جۆ لە هاوڵاتیانە گیرێت بۆ ئەوەی بزانن چ پرسیارە زۆر گرانە پرسیاری ناتۆ گرنگ نەبوو بە هیچ شێوەیەک لەبەرەوە بۆم سەیرە بێت ئەگەر لە پاشانش بڵێن کاریگەری هەبوو بێت بەڵام بێگومان هەمان بۆ دەنگی ئێمە زۆر ڕۆشتەوە بۆ نمونە بۆ پارتی چەپ لەبەرەوەی ئەگەر بڵێن ئەو هاوڵاتیانە یاخۆت کە پیان خۆش نەبووی ئێمە لەگەڵ ناتوە ڕێکەوتن نامە بیانی داوای ئەندامێتی بکەین چوونەتە لای پارتی چاپ بۆ نمونە ئەوە ئاشکرایە دەمێک ئێمە ئازانین کە ئەو با بڵێن ناڕەزاییەکە هەبوو هاتوونەتە لای پارتی چاپ. بڵێ تارە خارم دەمەوێت بزانم دەزانین کە هەندێک لە کوردەکانیش خۆیان کاندید کرده بوو لەم هەڵبژاردنەدا چەند کاندیدێکی کورد هەبوو بەگشتی چەند کورد توانیویانە سەرکەوتنیان مسۆگەر بکەن؟ ئەو کەسانی کە بڵێن جێگیان مسۆگەر بوو بۆ نموناگەتەوە جێگەکەت ژمارە 1 بێ هەتاوەکو ژمارە 5 یعنی جێگەکەت مسۆگەرە ئەمەمانزانی لە پێش هەڵبژاردنەکانیشە لە سۆسیال دیموکرات 3 کوردمان هەیە دوانیان بە ڕەچەڵک کوردستانی باکوورن قادر کەسیری لەگەڵ سەرکان کێسە
و هەروەها کوردی باشووریشمان هەیە کە بیاخود نیوە ڕۆژهەڵاتی و نیوە باشوورە لاوێ ڕێدار ئەویش مسۆگەر بۆ جێ دەکەی ئەوە سێدانە بڵین لە کوردەکان لە سوسیال دموکرات لە پەرلەمان و لە پارتی لیبراڵەکانیش ئەبین ببوورە گوڵان ئافچی ئەویش کوردستانی باکوورە ئەویش جێگەکەی مسۆگەرە ئەگەر بەهەڵا نەچوو بێتم پێنجەمی ئەبێتە ڕۆزە ئەویش کوردستانی باکوورە لە شارێکی ترە ئەو لە پارتی سوسیال دموکراتە واتە ئەگەر بێت و ڕۆزە بێتە ژوورەوە ئەبێتە 5 ئەندام ینی بە کۆی گشتی بەڵام زۆرینەی لە سوسیال دموکراتەکانە. بڵێ باشە دەمەوێت بزانم هەرچەندە ئەم کوردانە کە لە پارتە جیاوازەکاندا هەڵبژێردراون کاتێککە دەچنە پەرلەمان کۆدەنگیەک هەیە لە نێوانیاندا؟ بێگومان ئەزانم لە بڵین هاوکاری هەبوو یاخود هاوپەمانی هەبوو لە وێنی کوردەکانە لەسەر پرسی کورد پەیوەندی زۆر باشەیە لە ناو کوردەکانە ئەگەر بیر بۆ چوونی ئایدۆلۆژیش جیاواز بێت بەدڵنیاییەوە بەڵام ئەوشمان بیر نەچێ سوید پەرلەمانی سوید وەکو ئەمریکا نییە بۆ نمونە لەبەرەوەی کە کاتێک کە حیزبەکە داوا ئەکات دەست بەچێ دوگمەیەکە بنێ ساوس سووریا زەرد ئەوەی ئەبێت واتە تاکە ئەندام سەربەخۆ نییە بۆ ئەوەی کە بتوانێت پرسێکی تایبەتی بەرێتە پێشەوە ئەگەر بێتیش و ئەو با بڵێن هەرێمی کە لی هاتۆ یاخۆتە ئەو شارەوانی کە بڵێن هەڵیان بژاردووە ئەو ئەندامە داواکاریان هەبێت کە ئەو هەنێ پرسەیە بیبەنە پێشەوە بەڵام ئەگەر حیزبەکە بە شێوەشی گشتی ئەگەر پێی گونجاو نەبێ ئەو پرسیارە نابێت تۆ دەنگی بیت بۆ ئەو پرسیارە یاخۆ دژی ئەو پرسیارە بۆستی ئەمێنی پرینسیپیە کە هەموو پارتەکانی تر نەک پارتی سوسیال دموکرات بەڵکو هەموو 8 پارچەکە بەو شێوەیە 8 پارتەکە بەو شێوەیە کارەکەن لەبەرەوە دنگی تاکە ئەندام زۆر کەمە لە وڵاتی سویدا یانی وەکو ئەوی کە سەربەخۆ بێتە پێشەوە وەکو بینیمان ئێمە ئامینە کاکەباوەمان هەبوو کە بڵێن لە پارتی چەپ و پێشتر لە دوایە بڵێن وازی دەریان کرد لە پارتی چەپ بەڵام لەگەڵەوە توانی بەسەر بەخۆی قسە بکە لەبەرەوەی هیچ سەر بە هیچ پارتێک نەبوو بۆیە توانی بەڵام وەکو تر ئەندامەکانی تر بوت نییە ئەبێ وەکو حیزبەکە چۆنی پێباش بێ ڕێبازی حیزبەکە چۆن بێ ئەبێ هەمویان بەو شێوەیە قسە بکەن بەڵام وەڵامی پرسیارێکی جەنابەت ئەوەیە کە کوردەکان بێگومان ناتوانن کاریگەریان هەبێ هەموو کوردێک کە لە ناو حیزبەکەیەتی بۆ نمونە لە کۆنگرەیە بۆ نمونە لە ناو حیزبەکە ئەتوانێت بۆ ڕامکاری بکات بۆ پرسی کووردە بۆ پرسی ترەکە کە ینی با بڵێن سوودی هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێگومان سوودی ئەبێت لە گشت و کۆکردنەکانە. بەڵێ خاتو تارە توانە سەرۆکی یەکێتی ژنانی پارتی سۆسیال دیموکرات لە ستۆکۆڵم سپاس دەکەین. باز بۆیەوە. ساڵی نوێی خوێندن دەست پێ دەکات و دەسەڵاتداران لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەڵێن سیستەمی پەروەردە شکستی هێناوە بەهۆی هێرشەکانی تورکیا لە ئەنجامی ئەو هێرشانە هەتا ئێستا 27 قوتابخانە لە زیرگان و دەژ لە تلتەمر لە سیستەمی پەروەردە دەرکراون. راپۆرتی زانا عومەر. ساڵا نویا خوندنی نزیک دبه لێ ڕێڤەبەریya خوسەریا باکوور ڕۆژهەڵاتی سووریە دibêje bi sedema êrişên Tirkiye sîstema perwerdeyê têk diçe û gelek xwendekar ji dibistanên xwe qut dibin. Hevseroka desteya perwerdê li herêma Cezîrê Rûhat Xelî dibêje de encama êrişên Tirkiyeyê de ji destpêka vê salê heya dema amedekirina vê raporê 27 dibistan li Zerganê û 10 dibistan Tiltemerê ji çarçoveya perwerdeyê hatine derxistin. يعني هجمارك هاي ناف دستي مدد وك 27 دبستان جي خدمتا پروردي دركتن داليه زرگانده داليه تلتمر ده دبستان جاليه خدمتا پروردي او جي دركتن لعالیه کیده لهر دو کامپین دربدرن سریکانی و گندوارین وی واشوکانی سریکانی جبر درنگمایین آواکرنا دبستانان به هزاران زارو خوندناوان بنیانی باندور بویه بریز خلیل دبردوامی آخافتنا خوده دیار دکه گو پیوسته اف کامپ بیتا ناسکرین جالین توینیک بوی هر وها یونسف جالی خوه برانشن پرورده ریوبریا خسر ناس بکه اشخوابك داخوازيش بو باراستنا سيستما خوندني پرانيد آلية امبيجن يونيسيف دو آلية يونسكو دو پرگالا خوندني بپاريزن الفي درجي وك
گاوك بآوتن بهتر دالية سيستم عربي بريا خسرد جو بهتر وك مسألة اعتراف بيكرن اجبرگو سیستما و درجی کو وک هر يعني بكاته بزمان خو پرورده خود بینه وک بكاته کرد و عرب و سریان گل وده به هرم دجین و هر یک جوانا پرورده خو بزمان خود بینه راحتك پر مزن جم ملت خوند کارما مستیان جهه لالی اکیدن لگوری ریخستن ملوی او ناوند لیکولین ین خوجهی دبیجن جبر ایریشن ترکیه جسال 2019 ول سر دورین کردی لباکو رجلات سوریه بصدان دبستان و ناوند الخوندن هاتن ویران کرن هر وها بشک جوان وک بارگه لشکری جالی گروپ اپوزیسیون سوریه و ینگو بسر ترکیه و دینب کارانی اورهان کمال کوردیناتور ریخستن هفدستی دبیجه بریاگو باجار سریکانی گوندواری و بیتا کنترل کرنش عالی ترکیه او چکدارین اپوزیسیون 21465 خوندکار هبون ل 158 دبستان دخوندن بریس کمال تکز گو ترکیه وکه دسلادار که داگرکر نه لگوری بریار نافدولتی ین دربار مافی مروان ده تفدگره بریا داگرکردنا باجاری سریکانی و گوندواری نوی 21465 خوندکار لوی باجاری هبون ل 158 دبستانان خوندکار خود کرن نها پشتی گو باجار هات داگرکرن پرانیان دوان دبستانان بونه بارگهن لشکری جهازن ترکی رو جهازن اپوزیسیون سوری و خوندن لوان دبستانان نمایی و پروسه خوندن لباجاری گو لبن کنترل ترکی و بزمان ترکی و بزمان عربی تیو کرن نها گلک خوندوان وی باجاری دوری خوندنا خود تنش برگو کوچبر بونه پنابر بونه لگندو باجارم بلام بونه هجای بیرخستنه یگو د 19 تباخا بوریده بالافرک به مروف یا ترکیه ناوندک پرورده یا کچن بچوک گو دجیر سیوانا نتوین یک بویده لگنده شموکای روجاوای باجار حسکه بمباران کرد د انجام ویده 5 خوندکار جانا خوش دستان او 12 بریندار بود کردین سوریه دوی باوریده نه گونه ناسکرنا نتوین یک بوی به پرگالا پرورده به زمان زکماکی لباکو روجلات سوریه ماف زاروکان پاشگوه دخه و اف یک باندوری سر پرورده واندکه گو هریکم نابريگر لهمبر إيريشن تركيا لعلي أكيدن جبر شر نافخوي لسوريا وشر دجي داعش ده بحزاران دبستان هاتنا روخاندن زانا عمر دنجي أمريكا قامشلو ولباجار موصل دارين فستاقان پر هنا بترج 20 سالن أفداد لبر آوار روبار دجلة تين چاندن لو ورزي چنين آوان بأمر دنجي أمريكا كاو عمر فرابورد آمده كريان یکمین باغ فستقای لموصل کو بریا 25 سالان هاتیه چاندن لتاخ حاوی جوزق لعالی راست باجاری نزیک روبار دیجله نها ورزه چنینه یو دهان خورد بجداری اوه پروسیس نو هلبت چنینا فستقانو حتی دگهیت فروتن آوان لبازاری به چندین قوناغادا ادبورید هاي الفستق نجيبه من السجر ينحاش بس مع فستق جدارنوان فكرنا ام دكينا نافا عامله كده داكو بهنا باقشكرون وديف دا ام دكينا نافا قازان مزن دا وين باش لجداد كين جا قازان مزن ام دكينا عامله اللي فكرنا تيفلي فستقان بشي تيفليوان ليفت كين جاركادي ام دكينا نافا قازانا دا ود آويدا تينا شوشتنو باقشكرن و دو روجا دناوا اوان قازانا دا دهيلين هاتا آماده بن جبو فروتني الايام البركه هاي كلها بيها افقال ميرا هرج جنجاتي اخوا والراز اوي باغ فستقايو حتى نوكاي بردواما وكو او دبيجيت کو گورانکارین کشو هوای باندورک برجاف لدارین فستقان کریه برهم ای سال گلک کم بویه ولكن دحق على اشجار الثمر قليل لبنير برهم دارين ما او سالا گلک کم بویه راست ام گلک به ماندی بونه او پره لخرج کرنه لی سرارای ویجی برهم ما گلک کمه اگر اکسرکی اوکو بریا 2 سالان است آواجر عرد برز بو و بو اگر حشبونا گلک داران حشک سالی و برزبونا آواجر عرد هر دو دارا فستق حشتکن میجویا چاندنا دارا فستق لموصل بریا زدتری 100 سالان هبویه که هر افجور فستق هاتنه چاندن بناوه فستقا موصلی طامکا تایبت هیا و قباره و مزنه و بازاری دا بهایی که باشتر دهیت فروتن
براورد دگل فستقین بیانی کاوا عمر دنگ امریکا موصل روجي بريطانيا مجولي ريورس من وراء داوية شاها بريطانيا شاجنا بريطانيا اليزابيث دوي وهالوسط دز بكاربونا تشارلز وكا شاه بريطانيا مجولي وان ريورس مايا تين كرن هلبت بريدمكي تشارلز البرلماني گوتارە خواند و گوت کاچاوە ئەو پشتەوانی بەڵێ دەخیل وەکو دەزانین لە پاش ئەوەی کۆچی دوایی شاژنا ئەلیزابێت ئێستا کوڕەکەی کە پادشا چارلز بوو بە پادشای وڵاتەکە و دەزانین یەکەم گرفتی کە ڕوبەڕووی دەبێتەوە ئەوەش ئەوەیە کە خۆ دەزانی سکاتلەندا یعنی دوور نییە داوای جیابوونەوە بکات لە پادشای با بڵێن ئەو بادشانشینە بەڵام ئێستا هەوڵەکانی ئەوەیە کە داوا لە سکاتلەندا بکات کە ئەو کارە نەکات ئەوە بکە سکاتلند یعنی ژمارە هەری بلەندا خەڵکی دیژی هەندێک و بمێنەوە بەڵێ بێگومان. بەڵێ ئازیزان لێرەشدا دێنا کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر لەگەڵ سڵاوی من هێرۆ زەنگەنە و هاوکارم دەخیلی شەمەوە هەر شاد و بەختەوەر بن.